من ناوم ڕێبەند عەلیە فرۆشیارین لە ناو شاری سلێمانی لە بازاڕی شاری سلێمانی بە نیسبەت میوە لەم فەسڵەیە چی میوەیە خواستی لەسەرە لەم فەسڵەیە هەڵووژە سێ و ڕێواز شروتی میوەیەکی بەهارین ئەوانە خواستی زۆر لەسەرە وەکو ئەم میوانەشمانەیە میوەی بیانی نەمانە ئەمانە چوار فەسڵە هەن خواستیان لەسرە بەڵام بە شێوەیە و میوانی کە ناچونجیە میوانە تۆزێ مەرغوبترن بە زۆری خەڵک حەزی لە میوەیەکە حەزی لە شووتیە کاڵەکە ڕێواسە ئەو میوانە زیاتر خواستی لەسەر ئێستا تقریبان لەم فەسڵەیە شاتوو ئەوە ڕێواز ترۆزی ئەو میوانەش هاتوونەتە پاڵی. من أسعد أحمد فروشيار دوكاني ميومان لنا وبازارة أسر خواسي ميوغان لقل موسم كان أسر بهارة قيسي هلوجا أم هنگا دنيا خلق طالبتي جلاس بتايبتي لشهر رمضاني صارانا بازار زور كذا بلام هر باشا سواز بخواي قورا لبابتي زستانش أسر برتقالة خوري سيو خوري بتايبتي لا لنجا خلق طالبتي الموسمي بهارة زيادة خلق ئێستا حەزی لێک ئەوکەم هەڵوژەیە ترش و خۆشە بۆ ماعیدە باشە شتێکی خۆشە ئەم هەنگە دنیاش متر و خۆشە هەر شەوانە لە پارشەی شار بێ خۆی ماعیدە سافەکە شتێکی زۆر باشە ئەم هەرمەیەکی ئەفریقیە شتی خۆماڵیمان نییە هیچ هەموو شتی دەرەشیە ئەم لیمۆیە هەر لە جنوبی ئەفریقاوەیە ئەم چیوە ئێرانیە ئەم سندی هەر تورکیە سێوەکان ئێرانیە بەعام شتێکی باشە و خەڵک تالبێتی بەڵام خەڵک ئێستا مەعیشەتی تۆزێک کەس بۆ معاش نییە تۆزێ لە چاو ساڵانە بازار زۆر کەس و زۆر زەعیف بوو.